ئەمە دیمەنی خەزانی ئاوە لە گەڕەکی قەڵاتی قەزای ڕانیە. دیارە ئەم تانکیە لە گەڕەکەکە هەیە بۆ لە بەرزی گەڕەکەکە دانراوە لە ئاوی قولەوە ئاو دەگاتە خەزانەکە. ماوەی 2 کاتژمێرە خەزانەکە پڕ بووە لە کاتێکدا کە ماوەی زیاتر لە 2 سەعاتە ئاو بۆ گەڕەکی قەڵات و دەوروبەری بەردراوەتەوە، بەڵام خەزانەکە بەم شێوازە لێ ئەڕژێت و تا ئێستا بۆڕی ئاوەکە نەگیراوەتەوە. بەم شێوازە بە تەواوی گەڕەکەکەدا ئەڕوات و تا ناو بازاری ڕانیە، ینی بە جۆرێک ئەو ئاوە بە فیڕۆسیە تەواوی ناو بازاری شاری ڕانی پڕ ئاو کردووە. من ئێستا دیمەنەکانی ناو بازاریشان بۆ گوازمەوە، وەک لە دیمەنەکە ئەبینێت بە تەواوی گەڕەکەکەدا ئاو شۆڕە بێتەوە بە حکمیەوەی کە شوێنەکە بەرزە، بۆیە لێرەوە کە خەزانەکە پڕ دەبێت بەم شێوازە ئاو دەڕژێتە ناو بازاری ڕانیەوە. دیارە ئەمە دیمەنی ئاوەکەیە کە بە ناو بازاری قەزای ڕانیەدا بڵاو بۆتەوە بە جۆرێک، یعنی گونجی مەنهۆڵەکانیش لە خۆی ناگرێ و ئاوەکە یەکجار زۆرە. بەم شێوازە بە تەواوی بازارەکەدا بڵاو بۆتەوە. ئەمە دیمەنەکەی و ئاوێکی زۆر بە فیڕۆسێت.